بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕچەی زانایان دووبارە سەلامی و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵن شادومانین کە لە بەشی دووەمی بەرنامە لا خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستا بەردەوامە بین بۆی کە لە ئەڵقەی ڕابردووە ئاماژەمان بەوە کرد کە ژیان و سەربردە و پلە و پێگە و خزمەتی جەنابی مامۆستا مەلا فەتاحی ئاروزەری زیات لەوە هەڵەگرێت کە ئێمە لە بەرنامەیەک بتوانین ئیکتفا بکەین بە باسکردن لە ژیانی ئەو کەڵە پیاوە. بۆیە خدای یار بێ لا ماوەی داهاتوو لە بەشی دووەمی بەرنامە لە خزمەتانە بەردەوامە بین لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا مەلا فەتاح ئاروزەری کە زیاتر لە 50 ساڵ و هەروەها زیاتر لە 50 مامۆستای پایابەرز لە خزمەتی جەنابی مامۆستا بڕوانامەی زانستیان وەرگرتووە. لە پایەی زانستی و کایەکانی تری جەنابی مامۆستا تشک دەخێنە سەری ئەوەی ئەزیزیش تا دوا ساتی بەرنامە لەگەڵمان بن. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان لە کۆتایی بەشیەکەین بەرنامە ئاماژەمان بۆ کرد لە بەشی دووەمی بەرنامە لە خزمەتانە بەردەوامە بین لەبەرەوەی خزمەتی جەنابی مامۆستا پێگە و پلەی جەنابی مامۆستا و هەروەها ئاستی بەرزی جەنابی مامۆستا ئەوە دێنێ کێمە لە دوو بەرنامە لە خزمەتی جەنابی مامۆستا بین. جا لە بەشی دووەمە لە خزمەتی ڕێزار جەنابی دکتۆر ناسیحە بەردەوامە بین بۆی کە لە بەشی دووەمی بەرنامەی کاتێک کە میحراب و مینبەر وەردەگرێ دوای ئەوەی کە هەر بەردەوام دەبێت لە وتنەوەی دەرس و زانستە شەرعیەکان دواتریش کە خۆی مەدرسەکاتەوە تەفاسیلی و باسە لە خزمەتی جەنابی دکتۆرە باسەکەین. دکتۆر جیان دووبارە سەلامی خوای گەورە لەسەر بێ. لە بەشێکەکەی بەرنامە باسمان کرد تا ئەو کاتەی جەنابی مامۆستا بڕوانامەی زانستی وەردەگرێ. حتمما مامۆستایانی ئاینی بە تایبەتی ئەوانەی پێشوو هەر چۆنێکە ئەو کاتی کە فەقێش بوونە ئەوکوی کە جەنابی مامۆستاش باست کرد دەرسی گوتوتەوە، بەڵام دوای کە بڕوانامە وەردەگری خۆیان بە چۆن دەڵێ بەرپرس دەزانن بۆی کە مەدرسە بکەنەوە. مامۆستا دەستپێکی کردنەوەی مەدرسەی لەکوێ بوو؟ هەر ئەو کاتێک کە مزگەوت و میحرابی وەرگرت یانەوە تا دوای ئەو؟ تقریبا لەو بوارەیە بە 4 قۆناغا تێپەڕیوە. قۆناغ یەکەم ئەچێتەوە گوندەکەی خۆی بۆ ماوەی 3 ساڵ لەوێ ئەبێ، لە سۆنگەوەی گەنجێکە ئیجازەی وەرگرتووە ئەهلی عیلمە، حەزی لە تەدریسە، حەزی لە جوڵەیە، دێت دانیشتنێک لە خەڵکی دیەکە ئاکات دەڵێ مزگەوتەکەتان کۆنە، مزگەوتەکەتان هەر لەگەڵ باوچیتیان خێزان لەگەڵ تازە هێشتا پێشەوەی خێزان پێکبێن تازە گەڕاوەتەوە گوندەکەی خۆیان و لەوێت باز دەو دەکا کە بێ مزگەوت جارێکی تازە بکێتەوە، ئەو سەقفەی لا ببرێ و سەقفێکی باشتری بۆ دابنرێتەوە. دیارە هۆدەیەکیش دروستەکە بۆی کە شوێنی فەقێ هەبێت لە پاڵ مزگەوتەکەیە. یعنی یەکەم کاری چالاکیەوە بۆ کە ئاودانکردنەوەی مزگەوتەکە لە ڕووی مادی و پاشانیش لە ڕووی معنەوی دێتەوە گوندی خۆی مامۆستا؟ بەڵێ ڕاستە خۆ دێتەوە گوندەکەی خۆی کە بناویانە کە سەر بە پێنجوێنە. جا لەبێت ئەمێنێتەوە زەواجەکات هاوسەرگیری دەکات هە لەگەڵ خزمێکی خۆیان پەریزات سەعید کە حاجی سەعیدیش یەکێک بوو لە پیاوە زۆر بەڕێزەکان کە باپیرەمەکە لە دایکمەوە و نەنکیشم نەنەمینە مەشهور بووە، یعنی هەر کەسێک بەهاتاتە ناو ئەو دێیە لە ماڵ ئەوان نیۆڕۆیەک نانی خواردووە یا ژەمێ خواردنی خواردووە و جاڕۆیشتووە خانەدان بووە. بە تایبەتیش ئازایەتی باپیرم بۆ بەڕەحمەت بێ کە کوڵی ماڵ و سەوەتی خسۆتە دەست خێزانی، بەڵام لێ هاتوویی و کارامەیی ئەو بۆ ئەم ئافرەتە بۆ نەنکم بۆ هاتووە حیوانی سەر بڕیوە، میوانی بەڕێ کردووە، گۆشت وشتی تەرتیب کردووە و قەسابێ کەمە یەکێک بوو لە تایبەتمەندیەکانی زاروایلوانەیە هەر ئاگاش لێنێ پیاوەکەی بۆ نمونە پیاوەکەی لە شوانی بۆ یعنی حیواناتی زۆر هەبووە، دایمە 300 400 500 سەریان هەبووە کە لە دەرەوە بۆ میوان هاتووە ئەم کارانەی ئەنجام داوە و زۆر کارامە بۆ بەڕاستی. جا دەچێت لەم خانەوادە هاوسەرگیری دەکا و خانەوادەی خۆشی سۆفی نەسوڵا پیاوێکی زۆر بەڕێز و بەقەدر و خانەدان بۆ ئەویش. بس سۆفی نەسڕوڵا لەبەر ئەوەی کە کەسێکی دیندار بە ئەهلی تەسەوف بۆیە وەفیعلەن ئەهلی تەسەویفیش بووە، پیاوێکی پاک بووە، پیاوێکی ساغ بووە، وەلەو کاتەیە ئەوەی کە پیان گەیشتووە موازنەی شەرع بووە کە یعنی لە شەرع دەرنەچوون بەڕاستی بۆی تقریبا 3 ساڵ لە شوێنی خۆیان بووە. بەس لەبەر ئەوەی کە لە دیەکەی خۆیان نابووە پێشتر مناڵێ بۆ لەوێ ئێستا بۆ تەمامەسا لە
لە بناویان یەکەم جار کە شوێنی دایکبوونی خۆی بووە پێی خۆش بووە کە بچێتە شوێنێک یەک دوو شتی سادەش ڕووی داوە کە باوکم پێی نیگەران بووە حەزی نەکردو بەو شێوازە بێت و هەندێک جار ئەمر بە چاکەی کردووە هەندێک کەسی نیگەران کردووە سەراحەتەن بێەوەی ناوی کەس بێنین هەوڵە سەر حارسی لەسەر دینەکەی لەسەر دینەکەی بەڵێ وتێتی ئەم کارە کە ئەکرێ ناشەرعیە و نابێ ئەمە بکرێت ئەوشی کە دەسەڵاتی هەبووە هاتوون وەکو بڵێ بە شێوازە لە شێوازەکان کۆمەڵی تەسەڕوفاتیان کردووە کە دژوار بووە لەگەڵ ئەودا بەڵام مامۆستا 2000 داینێ بەڵام دواتر تەنەزولی نەکردووە بۆیان حتا دوایش کە گواسراوەتەوە چوو بۆ شوێنێکی دیکەی تر بەرپرسی گەورەی ئەو شوێنە وتێتی چۆن دڵی ئەو پیاوەتان زەویر کردووە بیگەڕنەوانێ بەڵام نەگەڕاوەتەوە ئەمە حقیقەتێکە یعنی مامۆستا مەلا فەتاح ئەهلی علم بووە و ئەهلی دڵ بووە یعنی هەموو بەیانی قورئانی خوێندووە ئەم پیاوە لەگەڵەوەشە هەموو کاتێ تەدریسی کردووە باشی نەبووە دنیا بە هیچ شێوازێک لە ناو دڵی مامۆستا مەلا فەتاح بوونی نەبووە هیچ کات نەبووە کە مەگە بڵێم چۆن یعنی هەموو کات لە چاو هاوڕەکانی خۆیان لە ڕووی ئاسی مادیەوە نزمتر بووە و گوێشی پێ نەداوە خەریکی تەدریس بووە هەمیشە لەگەڵ تەدریسدا مامەڵەی کردووە جا دوای ئەوەی کە 3 ساڵ لە بناویانە بێت خەڵکی ئاروزەر کە هەر لەو مەنتیقەیان بەتەمان کەسێکیان دەست بکەوێت کە مامۆستایەتیش بکە وەکو ئیمامەتی مزگەوت و وتاربێژ بێت بە شوێن وتاربێژێکە ئەگەڕێن کاتێک کە دەڵێن وەڵا مامۆستایەک هەیە ئەهلی عیلمە زۆر عیلمی تەواو کردو و توانای وتاردانیشی هەیە ئێمە باسی ساڵی 50کانەکەین کە لەو کاتا کەسێ توانی بێتی لەسەر مینبەر قسە بکە زۆر کەم بوون دەگمەن بوون بە پەنجەکانی یەک دەست ژمێرراون بۆ یەک دەچن بۆ لای باوکم لە خزمەت مامۆستا مەلا فەتاح پێڵێن ئێمە وتاربێژێکمانەوێ ئەگەر تۆ ئەتوانی وتاربێژیمان بۆ بکەی ئێمە ئەو خەینە سەر چاو ئەویش دەڵێ من سوپاسان دەکەم بەڵام جگە لە وتاربێژی من تەدریس دەکەم بەبێ ئێوە فەقیم بۆ بەڕێ بکەن ئەڵێن بابە ئێمە تۆ چی ئەڵێی ئێمە ئەو خەینە سەر چاومان کۆمەڵێک بە مۆکیبێکی پڕ لە ڕێزەوە ئەچن بۆ بناویان و لەوێ ئەو کاتە یعنی باوکم هاوسەرگیری کردووە و مناڵێکیشی هەیە و مناڵێکی تر تازە لە دایک بووە کە کاکەمالم برا گەورەکەم و لە عەلیە کە پێڵێن لەیلێ دوای ئەو بە بچووک بووە کە هاتون بۆ کوێ هاتون بۆ ئاروزەر حتا لەو کاتەیە ماڵێکی تایبەتیان نییە لە ماڵێکی ترا دەبن هەتا وەکو دێن با لە شوێنێکا کە خۆت پێت خۆشە لە نزیکی مزگەوتەکە لەوێ خانوت بۆ دروستکەین بەڵام لێرەدا خەڵکی ئاروزەر ڕیسپێکیانەوێ بە ناوی خەلیفە ڕەحیم پیاوێکی زۆر کارا ڕیشسپی دادوەر خاوەن عەقڵ خزمەتکار بە دەمەبوونی خەڵکی خانەدان لە دێکە مڵکی خۆی بووە توانیوێتی هەموو ئەمانە بخاتە خزمەت بۆ ئەوەی کە ئەو کاری خەڵکی ئەو دەیە بڕوا بەڕێگادا ئاروزەریش لەو کاتەدا تاکە گوند بووە لەو سیلسیلە گوندانە کە دوکان و بازاڕی تیا بووە کە خەڵک لە زۆر شوێنی ترەوە حتا لە پێنجێنەوە لە شوێنانی ترەوە هاتون خەڵک لەوێ بۆ کڕین و شت فرۆشتن حتا گەنجەکان باسەکەن ئەڵێن کە کامێرە داها و ئەم کامێرەی فۆتۆسەریعەکە ئەڵێ ئێمە لە ئاروزە لەوێ ئیشمان پێ دەکرد و بە کارمان هێنا و ڕستمانەگر بە پارە ئەو کاتە یعنی دیەک بۆ لە هەموو ڕێکۆ ژیانی تیا بووە جوڵەی تیا بووە جوڵەی ئابووری تیا بووە تەنانە جوڵەی سیاسیشی تیا بووە بەشێک لە شۆڕشی کوردی کە بووە لەوێ شوانێ دەستپێک و سەرچاوی هەبوو کاتە گوندێکی ئاوادانە دەبێ مامۆستاکە زۆر مسەیتەر بێت ئەبێ مامۆستایەکی ئەوانیش فعلەن بەوە گەڕاون کە مامۆستایەک بێت کە خاوەن باڵا بێت کە خاوەن هێز بێت لەم بابەتەیە دیارە دەست دەکەن بە وتاری جومعان خەڵکەکە زۆریان پێخۆشە بێ بەڵام مامۆستا مەلا فەتاحی باوکم بە ڕەحمەت بێ لەگەڵ ڕیسپەکانە دانیشتنێکەکە کە ئەم دانیشتنە بردی بناغی گۆڕانکاریە لە هەموو ئاروزەرە قسە لەسەر دووش دەکرێت یەکێکیان ئەڵێن ئێوە هاتون شەرعی خوا جێبەجێکەن ئەگەر لە شەرعی خوایە جێبەجێەکەن هەندێ ناشەرعی ئەبینم لەم دەیە ئەبێ نەمێنێ دووهەمیش ئەو حوجرەیە من فەقێ هێنم فەقێش ئەرکەکەی و خواردن دروستکردنەکەی لەسەر خەڵکی دیەکە ئەبێ ئەڵێن مامۆستا تۆ کە هاتووی بە ئێمە ڕازی بووین ئێمە بە تەواوەتی بە تۆ ڕازین حەچێکیش ئەڵێن خێنە سەر و سەر چاو ئیتر ئەوە بەردی بناغە ئەبێ خەلیفە ڕەحیم خۆی کە خاوەن دەسەڵات و پێگە بووە لە گوندی ئاروزەرە بە هەموو پێوەرێ پشتی گرتووە یعنی تەسەوور کە بۆ نمونە لەو کارانەی کە لەو دیا کردوێتی نەهێشتنی گەرمەگۆڕ کە من دەسەواژەیە کە لەوە چێ تازە خەڵک ببیستێت چونکە کۆن بووە بەسەریا ڕۆیشتووە
لادانی نان خواردن گەرمە گۆڕەکە بزانین چی ینی بەسەر چاو گەرمە گۆڕ عادەت بووە کە کەسێک وەفاتی کردووە ئەبێ کەس و کارەکەی حیوانێک سەر ببڕن بەر لەوەی کەوا بخرێتە ناو قەبرەکەەوە ئەم کەسە و ئەو کەسانش کە دێن ئەبێ لەو حیوانە گۆشت بخۆن و نان بخۆن و نان و گۆشتێک حازر بکەن. باوکم بەڕەحمەت بێت یەکەم جار لە ئاروزەرا ئەمەی قەدەغە کردووە هەموو خەڵکەکەش تەسلیم بوون توانە شەرعی خوایە توانە شەرعی خوایە حرامە ئیتر نیان کردووە لە هەمووی سەیرتریش لە دەی دراوسێژ ئەمە ڕووی داوە باوکم باوەسا مەلا فەتاح لەگەڵ کۆمەڵێ لە ڕسپی و پیاماقوڵان و گەنجەکانی خەڵکی دێ کە ژمارەیەکی زۆرن ئەچن بۆ ئەو پرسەیە کاڵین فڵان کەس وەفاتی کردووە ئەچن بۆ ئەوێ بۆ ناشنەکەی کە سەیرەکە حیوانێکیان داناوە ئەپرسیام حیوانە هی کێیە ئەڵێ وەڵاهی فڵانە کەسە ئەڵێ بۆچی هێناوتانە بۆ لە ئێرە حتا لە سەر قەبران نێزێکی سەر قەبران لێوا بەسویانەتەوە نییە بڵێ هی خۆشی نەبووتی وەم کاکەم کەسە فەقیرە ئەمە بۆتی وەڵامی فڵان کەس هێناوێتی و دوایی قەیشەکە ماڵ و مناڵەکەی قەرزەکە دەنوتی با بە ماڵ و مناڵ قەزی بۆ نادێتەوە خەڵکی نەوەڵڵە ئەمە ناشەرعیە ئەمە حرامە ئەمە جائیز نییە حتا یەک دوانێگە بن لەوێ ئەڵێن ماوە ساڵێ گەڕێمە هاتووینە دوورەوە با گۆشتێکیش بخۆین لێرە ئەڵێ ئەخر ڕۆڵە ناکرێت لەسەر حسابی ئەم ماڵە فەقیرە بێ ئەم هەژارە بێ حتا دوایی لەگەڵ دووسێ نەفەر لە گەنج ڕشتەکان لەگەڵ لێ هاتوو ئاروزاری ئەڵێن من ئەم ئەمر بە چاکە و نەهی لە خراپە ئەەکەم بەس ئێوەش پشتم بگرن ئەڵێن ماوەسا بەخوا لەگەڵ تاین بە هەموو شێوازێ وەڵا کە باوکمم قسەیە دەکا و دەڵێ ئەمە مەکەن و جائیز نییە خاوەن تەعزی ئەگەشێتەوە حەشا جەنازەکە لەوایە ئەگەشێتەوە بەشێ لە گریانیان نامێنێت بۆ چونکە ئەترسن خەمێکی تریان بۆ دروست بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێتی ئیصنعوا لآل جعفر طعاما ئەو حەدیثیان بۆ باس ئەکا کە ئەبێ ئێوە دەوروبەر ئەسڵ لە یەکێکتان داوەتی مناڵانە بکە بیکەن بە دوو بەشەوە گەر زۆرن هەر کۆمەڵە مناڵە و لە ماڵێکا بن بۆ ئەوەی کە نانیان بدرێتێ وەکو شەرع فەرمی ويلح عليهم بزور بخۆ نەک ئەوان کۆسێکیان کەوتووە هەولێریشی وە غەریبانەی پێ دەڵێن یعنی بەڵێ خەڵکەکە بۆی دەکە بڵێ بەڵام ئەمە و کاتە خاوەن تەعزیە بۆ حیوانێکی هەر پیاوتەوە گەرمە گۆڕیان پێوت ینی مامۆستایشێک بڵێ مامۆستانی کاتێک منکەرەشی ببینێ بە ینی چۆن دەڵێ ئیلا قسەی خۆیە کرد تەنازولی نەکردووە حتا لەویا کەسێکی تیا بۆ تا ئەندازێ بەرپرسێتێکی کەمی هەبوو تێتی بە تعبیرێکی یەک بڵێ نەوعێک وتێتی مەلا واز بێنە لێمان با بە ئیساحەت نانێ بخۆین ئەو تێتی ئەمە ناشەرعیە ئەو شتێتی ئەگەر ئەمە ناشەرعی بێت قەیناکە بەس ئەگەر هات و قسەی خۆت بێ بەسەرمان ناوی سەلمێنی من زۆر دژ دەوەستمەوانێ حتا وتێتی یعنی گەشتە واسە وتێتی دارکاری دەکەم چونکە هەندێک جار بەداخەوە هەندێک بەرپرس ئوسلوب بوو شێوازیەنەوە چی هەموو یەک ئاسانە بن لە قسەکردنە ئەو شتێتی من قسەیەکە ئیکەم ئەگەر هات و کاغەزیش بۆ نووسم بڕۆ بینێرە بۆ سلێمانیش بزانە کە خەڵکی سلێمانی و زانیانی سلێمانی ئەڵێن چی وفعلا لەسەرمە دەنگەدەنگ زۆر دەکرێت کاغەزە نووسرێت و باوکم وەڵا فتوایە گەنووسێ لە ویانە یەنە سلێمانی لە سلێمانیش تەصدیقیەکەن ئەڵێن بڵێ ئەم فتوایی کە ئەم مامۆستا مەلا فەتاح داوێتی زۆر لە شوێنی خۆیەتی و ئەو نانەکە فەقیرە دروستیەکەن و بێ حیوانی سەر بڕی کوردستان باوجب بەسەر خەڵکەوە ئەمە جائیز نییە و ناشەرعیە مامۆستا چەند لێ ماوە و بەردەوامش مەدرسەی هەبوو بەردەوام مەدرسەی هەبووە لە 12 بۆ 16 فەقێ بوونی هەبووە لەوێدا و خەڵکی ئاوایش تەواو خزمەتی فەقێکانیان کردووە مامۆستا خۆی بەتەنها بۆ بەڵام فەقی پێگەیاندووە حتا لەو فەقیانی کە لەوێ بوون لە ئاروزەر کە ئێستا مەشهورن جەنابی مامۆستای خۆشەویستمان دکتۆر ئەحمەدی شافعی مامۆستا مەلا مەحموودی ئازادی تەمەنیان پڕخێر و بەرەکەت بێت و کۆمەڵێکی دیکەی تریش کە لەوێ بوون لە ئێرانەوانێ کوردستانی خۆرەڵاتەوانێ خەڵک هاتووە تەنانەت لە هەڵەبجەوە تەنانەت لە هەولێرەوە خەڵک هەبوون کە پرسیاریان کردو لە سلێمانی بۆن مەجیان نەبووتەوانێ هاتوون کوێ دەستەدیسیتیاکرێ یەکسەر و توانە ئاروزەر لە هاتوون لە ئاروزەرە دایمە کۆمەڵی فەقەی هەبووە مامۆستا مەلا جەلالی پیرمام کۆمەڵێک یعنی کەسی تریش کە هەموو ئەمانە ئێستا هەن وە شوێندەسیان دیارەوە بەشێکیان مامۆسای زیان کۆن و بەشێکیان لە ئەندامانی لیژنەی فەتوان و بەشێکیشیان تەدریسەکەن و بەشێکیان ئیمام و خەتیبن لە شوێنەکانە کە شوێندەسیان دیارە تقریباً لە ساڵی 58-59 کە لە ئاروزەر بوو هەتا 79 داگیرکرا و یعنی ئەو کاتە بوو کە دەکانیان بەتاڵە کرد بەڕاستی بە تایبەتیش ئاروزەر وتیان ئێوە بە هیچ شێوازێک نابێ بوتان هەبێ لێرەدا لەبەرەوەی کە ئێوە ئەو دوکان و بازاڕەوە پێشمەرگەی سوودی زۆر لێوەرەگرێ لەبەرەوە نابێ ئەم دێ بمێنێت بۆیە لە ساڵی 79 لەوێ بە زۆر لەوێت پیانە تا داگیر کرا و تازە داگیر کرا ئەو کاتە نەقلیان کردن یا بێ بچن بۆ شانەدەری لەولا سەید سادقەوە یا بێ بڕۆن بۆ سیروان لەم لە هەڵەبجەوە
دووجێی لە سیروانیان پێدەوت ئیتر دیارە ئەچن بۆ سیروان لە ساڵی 1970 مامۆستا لە ئاروزەر بڕۆنامەی دەدا یان ئەو کات هەر بەس تەڵەبی هەبوون بە زۆری لە ماوەی ئەو 20 ساڵەدا بەس تەدریسی کردووە نەگەشتۆتە ئەوەی کە ئیجازە بدا لەوەی کە من ئیزانم چونکە زۆربەی تەلەبەکانی نردۆتەوە حەزی کردووە لە شار مامۆساکانی لە ژیانابوون حەزی کردووە کە لەوێ تەکمیلی دیراسەکانی خۆیان بکەن بەڵێ ئەگەر لایەت بیان بزانانی ئەو ڕێژەی ئەو مامۆسانی کە لە خزمەتی جەنای مامۆستا بڕۆنامە وەرگرتووە چەند دەبن ئەونی کە من بزانم 55 کەس زیاتر کە مجازی مامۆستا مەلا فەتاحی باوکم یعنی حتا باوکم ئەیفەرموو لەوەتەی فەقێتیەکەم هەتا ئێستا کە لە کۆتایەکانی کاتی تەمەنیا ئەیفەرموو تا ئێستا لێ ئادم بێت دوو جار نوێژی بەیانی فەوتاوە کە نەخۆش بووم و نەمتوانیوە خەبەر بکاتێ خەبەر هاتمە تۆ نوێژەکە فەوتاوە یعنی بە عوزرەوە کە نێزیکی زیاد لە 50 ساڵەکە و هەمیشە بەیانیان جزئی قورئان تا دوو جزء قورئانی دەورە کرد بە بەردەوامی ئەوەش یەکێک بوو لەو دیمانانەی کە زۆر عەجیب بوو بەلامەوە و زۆر گرنگی ئەدا بە بانگ حتا لە ڕاکردنەکەشە باوکم هەر بانگی ئەدا پیانوت مامۆستا خەڵک ڕۆیشتووە و بانگەدا وڵێ توی ڕەمەزانە خەڵک بۆی ڕۆژۆکەی لە کاتی خۆیان بشکێنێ من شارەزا مەزانم کەی کاتی ئێوارێ یعنی زۆر عەجیب بوو بەلامەوە یعنی هەمیشە قودووە بە چاو ساغز حتا یەکێ لە دیمەنە سەرنجڕاکێشەرەکان کە ڕوویدا وەکو شتێکی سەیر ئەوە بوو باوکم تقریباً 2 هەفتە 3 هەفتە هیچ قسەی نەئەکرد لە کۆتایی تەمەنیا بەڵام شەوێک دەستی کرد بە بانگدان لە ئەوەڵی الله وەگۆڕ و تا لا ئیلاهە ئیلا الله بانگەکەی بە مەزموتی وە دیتر دوای ئەوە هیچ قسەیەکی نەکرد وەفاتی کرد ماشەڵڵا یەکێ لەو شتانەی کە لە مامۆستا من بە خزمەتیا بەدیم کردووە بەڕاستی خۆشەویستی دڵپاکی بەرامبەر خەڵک بەرامبەر موسڵمان یعنی ئەو کەسەی مامۆستا ئەگەر ڕەخنەشی لێی وایە کە ئەیبینی وای زانی هاوڕێی خۆیەتی حتا لە بیرم وێ مامۆستایەکی ئەم کوردستانی خۆمان کتێبێکی نووسی بوو لەسەر باسی بیدعە و لەسەر باسی نوێژی مردوو کۆمەڵەشتی تیاوت و شتەکان مخالیفی مەزەبی شافعی بوو بۆ چوونەکانی ئەویش بەسەر و کاتە کۆمەڵ فەتوایشتی قسەی هێنابوو مامۆستاکەی خوێنەوارە مامۆستاش ئەو کەسە دای خۆی دەرزی خۆی و کاتی خۆی ئێشی ناسی خەڵکی مەنتەقەی خۆمانە کە سەر بینی بە مامۆستا کتێبەکەی خوێندبووەوە وتی ئەمە ببینم فڵانجا ناوەکەشی ببینم کارێکی ئاوا پێکەم کە دەسەر بینی خەراوتی وەرە بە ناوەکەی بە شێوازی کوردی خۆمان چووەڵێ مەحموڵەی خولا ئاوتی وەرە تیوە کتێبێکی ئاوا نووسیوە دەکوێ بووی تا عالمێکی ئاوتە دەستی کرد بە قسە پێوتری هەسەر لەویایە بەڵام مامۆستا هەر بە پێکەنینەوە یعنی چۆن شتیواوە تۆ مەسەلەن مخالیفن و تۆ قسە نابێت زانین کەمە مەذهبی شافعی ڕێیەکی هەیە و فڵان ڕێیەکی تۆ تانتەنەی ڕێیت هێناوە و ئیتر دەستی کرد بە جۆرێک لەسەر زەنجکردنی بەڵام لەگەڵەوەشە یەک تۆز دڵی مامۆستا بەرابەری نەقڕقینە نەڕقێکینەوە هەموو جا کە ئیشی بینی و کە تازە بینی بێتی وەکو کەسێکی هەر خۆشەویست بێ بەلایەوە کەمێکی لەو سیفەتە جوانانە یعنی کە نەقد لە کەسێک هەیە خۆشەویستەکە نادوەڕێ مسلمان هەر مسلمانە هەر براتە هەر کەسێکە بەڵام نەقدەکە طبیعیە نەقدیشم لێی هەیە بەڵام وازە برایەتی ناهێنم وازە دۆستایەتی ناهێنم یعنی زۆر جار ئەم سیفەتەم لە مامۆستا دیوە لە زۆر کەسە حتا جارێک بەسەر جاری وا هەبوو لەگەڵ فەقێکانە کە دەستی پێوتن هێندێک فەقیه بوو عەزەتی مامۆستایەدا بەڵام مامۆستا قسەکەی خۆی پێوت بەڵام ڕۆژان مامۆستا چاوێکی لێ وەکو بڵێن داناگیریا مەسەن جۆرە پشتی تێ ناکرد میگە سیفەتێکی جوان بوو ئەم سیفەتە لە زانانی کوردی خۆمانە زۆر بەڕاستی من زۆریشان لە خزمەتیانە ژیان و زانا بەرزانە ئەو سیفەتیانە زۆر قوڵ بۆتەوە کە مەسەلەی ئیمانیات و خۆشەویستیەکە و تەبابوونەکە و برایەتیەکان بەلاوە زۆر گرنگە حتا جارێکیان لە مەجلیسی مامۆستا مەلا فەتاح و مەجموعەی مامۆستا بووین چوینە سەفرەیەک لە سەفرەکە کۆمەڵە مامۆستای ئێرانیمان داوەت کردو و تەشریفان هێنابوو لە ئێران و لە ڕۆژهەڵاتەوە هاتبوون لە مەجلیسەکە دانیش بووین تە قسەی خۆش و ئەمجا ئەم مەجموعە مامۆستا کوردانە ئێمە لەگەڵەتەدا هەمووی نوکات و قسەی سوعبەت و زۆر مەجلیسەکە خۆش بوو ئەو دوو مامۆستا ئێرانیش کە لە ڕۆژهەڵاتەوە هاتبوون دانیشتبوون دەبان ئاوا بۆ خۆیان سەیران نەکردین جارجار قسەی خۆشیان نەکرد دوایی کە هەڵسان هاتینەوە مامۆستا نەی جەماعەتی ڕۆژهەڵات و هاتبوون لە خزمەتە خزمەتیانە سارەکان لە خزمەتیان هەبوو یەکیان فەرمی وەڵڵاهی ئەگە بۆم بکرێت بە ماڵەوە دێم بۆ ئێرە وتم بۆچی دێ بۆ ئێرە مامۆستا تۆ لێ شوێنێکی خۆشت هەیە ماشەڵڵا
لە جێگە لە شوێنەکە مەلا بوو مامۆستایەک زۆر قەدێکی عەجیبی هەبوو لەوێ وتی لێرە ڕفیقاتی ئەم مامۆستایان زۆر خۆشن لای ئێمە ئاوا کۆ نابینەوە وتی ئەمڕۆ من کە لە ژیان مابووم لەزەتێکی زۆرم بینی لە مەیسانی ئێوە ئەم مامۆستا بەڕێزان زیگەی دەتر لە 45 بە 50 مامۆستا دانیشتوین یەک دەفەرم نەبینی قسەیەک ڕقێک قینێک مینێکی تیاابێ پشکردن لەکتێکی تیاابێ یان وشەیەکی زبر بڵێ هەر هەموو قسەی خۆشم نکات و پێکەنین بەرامبەرەوەی برایەک بن تمەڵان الحەمدولillah ئێمە لێرە ئەمەمان هەیە لەوانێ ئەم مەجلیسە جەنابە 50 دیوە ئەگەجانێ 152 کۆ بینەوان هەر ئاواهین سپاس بەخوای گەورە ئەم جۆرە تەبعیە لە نێوان مامۆستایانە لێرە زۆر باشە لەم ئەخیرانێ بەداخۆ بە حکمی ئەم جیلە تازەی کە هاتە پێشەوە ئەم جیلە مامۆستا تازانە زۆرێکیان لەو شتانە تێکدا بە حکمی و تەکفیرەکە ئەو تەفسیقەکە لە لای ئێمەدا تاکو ئەم ئەخیرەی کۆتایی ئەم جۆرە ڕنەمەتە لە ژیانی مەلایەتیان نەبوو لە ژیانی مەلایەتیە هەمووی ئاواهی بوو علم فێری خەڵکە کرد فێری ژەویت و ڕەخنەشت هەبوو لە بەرامبەرەکە بەڵام قەت زڵی لێ زویر نابوو بەڵام ئێستا بەداخەوە هەر بەسەر قسەیەک کە خێرا تەکفیر دەکا خێرا تەفسیق دەکا خێرا ئەخاتە ناو جەهەنەمەوە و ئیتر لە کۆمەڵگە دەری کردووی بە ڕفیقانی دەری کردووی دابڕاوە بە تەواوەتی لێت ئەخاتە کەنارێکی وەهاوە کە ئیتر تۆ بەکەڵ کێوەنەی ئەو مامەڵە لەگەڵاکە زۆر جار هەیە یعنی حتا خوا پەنامان بە مەرحەباش لێ ناکە بە ئەهلی ئێوە نازانێ مەرحەباشەکە کەم بەڕاستی زۆر خەتەرە لە مەسەلەی سەردان و ڕفیقاتیکردنی هاوڵان و دۆستانی هاچوین بۆ هەولێر جاریوە بۆ دووەک بۆ ڕانیە بۆ هەڵەبجە زۆر شوێنە چوین لە خزمەتیە مامۆستا لە قەتاتی زۆر خۆشی هەبوو لە هەموو شوێنەکانە ئێمە بەڕاستی پێش خۆمان نەخست بۆ ئەو جێگانە ئیتر بە قسەی خۆش دایم داخڵە بوو حتا جارێکیان لە بیرم دێ چوینە ئەو کاتە حکومەتی هەرێم دوو باش بوو حکومەتی ئێرە و سلێمانی بۆ هەولێر هەبوو ئێمە بۆ هەردوو حکومەتەکە ئەچوین جاوە کە ئەچوینەوەی هەولێر مامۆستایەک هەبوو لە قافە قوتابی مامۆسا بوو مامۆستای زۆر خۆشەوی حەزی حەقەتەن زۆر ڕێزی لە مامۆسا ئاگر ڕێزیشی لێمە زۆر ئەگەرەوە پیاوە خوا لێی خۆش بە وفاتی کردووە لێرەشەوە هەر باسێکە مامۆستا مەلا ڕەسووڵی شارباژێڕی ئەوەی کە لە عەلی کەمال بوو لە ئەوقافی هەولێر بوو کە ئاچوین بۆ خزمەتی ئیتر هەموو جار لەقتەیەکی هەبوو نوقتەیەک ئەیگەڕایەوانێ کە دانیشت ئەگوت ئەمە ڕەسوولە ئێستا گۆزان مامۆستا ولا فتەحاڵێکی خوا لێگە لە هەردووکیان خۆش بێ یاخوا کاتی خۆی دەرزی پێوت بوو کۆمەڵی لە قەتار لە بینی خۆی مامۆستایە هەبوون کە دەرزی پێوتون دەرزی ئوموزەجی پێوتون یەکسەر ئەو نوکتەیە گێڕایەوە هەم مامۆستا خۆشی گێڕا و خۆی تازە دەرزەکەی پێڵە تازە پێوت بێ چەندی جار من لە خزمەت مامۆستایەکی بینتە ئەو ژوێگە مەگە کەم جاران ئیلا ئەو نوکتەیە گێڕاوەتەوە ئیتر تەڵتیفی وەکتۆڵن جەوەکەی خۆشەکە جەوەکەی بە جەوێکی برایەتی و جەوێکی خۆش و ئەوانە شتێکی تر کە لە مامۆستایە زۆر من بەدیمە کرد مامۆستا ڕۆحێکی خەمخۆری تیا بوو بە دین زۆر بە خەمی دینەوە بوو زۆر بە خەمی ئەوە بوو کە ئێمە چی بکەین بۆ ئەم دینە کە ئێسەکانی ئێمە بەرپرسین لەم سەردەمەیە ئەو ئەرکەی لەسەر شانمانە ئەتوانین کۆ خۆی ئەدایگەین ئەم خەمخۆریەکی لە سیفەتەکانی مامۆستا بوو بۆیەکە بۆ هیچ کاتێک لە هیچ کاتێکە ئیشە پێی وایە کارێکی داعوی کارێکی مەسەڵەن خێرخوازی کارێکی ئینساندۆزی سوڵح لە بینی موسڵمانە مامۆستا شەو و ڕۆژی بۆ نەبوو چونکە ئەرکە واجبی سەر شامانە ئەگەر نەیکەین مەسئولەتێکی گەورەیە لە بەردەمی خوا محاسەبە ئاکرێت هەموو جارە حیسەی بۆ خوێنەوەی فەرمووی من کەتەبە عیلمەن ئەگەر کەسی عیلمە بشایە ئەتوانێت لە قیامەتە خوای گەورە لە غاویەکە بە ئاگرین ئەی فەرموو زۆر ئەترسم لەوە ئیتر خوازیارم داواکەم لە خوای گەورە لە گوناهەکانی خۆش بێ خوای گەورە بیخاتە ئەو بەهەشتەی کەوا بڕیاری داوە و قەناعەت بۆ موسڵمانان بۆ عابیدەکانی دیاری کردووە یەکێ بە لەوانەی کە ئێستا ئینشاڵڵا لە بەهەشتی بەرینی خوای گەورە لەزەر لە ژیانی ببینێ و مامۆستا لەبەرەوەی ئاستی زانستەکەی زۆر بەرز بوو پلەکانی کۆتایی مەلایەتی دەگوتەوە بەڵام بەڕێستان کە لە زانستە سەرەتایەکانی مەلایەتیان لا دەخوێن پێی ئاسایی بوو کە بێ دەرسە سەرەتایەکان بڵێتەوە مامۆستایی نەبوو ینی مەسەڵەن وا بوو دەرسی جەمەزەڵان کە ئاخر مادەکەی وتەوە دەرسی بە ئێمەژەم ماشەڵڵا یعنی مەسەڵەن ئێمە بڵێن سەرەتامان بوو چکە مناڵیش بووین ئێمە دەرسی ئوموزەجی بە ئێمە و دەرسیش مەژەڵام شێوە تۆلۆلە یعنی هین نەبوو زۆر پیاوێکی خلاصە بە سۆز و بە میهرەبان و بە سۆز بوو و حەزێ کرد کە ئێمە زۆر ئیستیفادە بکەین لە خزمەتی و ئیستیفادەشمان لێ کرد بەڕاستی
جا مامۆسا ئێمە مەسەلەن هەر مەسەلێکەتی نەگەشتینە خۆ مامۆسامەتی نەگەشتین چون چەند بارەمانە کردەوە 3 بارە 4 بارەمانە کردەوە هەتا جوان تێگەیاندین لە مەسەلە فقهیەکان هیچ جار حل یان باسی لێ حاسێ دەبوو نا لە مەسائلی فقها یعنی مامۆسا هین نەبوو حتا هەندێک مامۆسا هەبوون ینی لە بابی توحفە و خولاسە هەندێک بابەتە شتیان لی ئاغڵۆز و مامۆسا وی حەلە کردن نانە لە ناحیە ینی دەکرێت بڵێ مامۆسا لە دەور و بەر غیری ئەو منطقی کە مامۆستا تێدا سەرپەرشی دەکرد ینی باسێکی فقهی هەبا یان مەسەلێک هەبا کە بۆیان حل نەکرا بە بۆ ڕەفی تعارضەکەی بەهاتبانە لێ مامۆسای بەڵێ مامۆسا یعنی حەلێ کردوا بوو ئێمە لە دیوی ئەو دیوەڕووی پێنجێنە یعنی مامۆسایەکە بوو بڵین چەند مەسلەیەکی لێ ئاغڵۆز بوو لە فقها مامۆسا بۆی حەل کرد و بۆی نامە ئاوا بێ ئابە و شێوازە بێ بەو جۆرە بێ بەنامە جوابی دەداوە بەنامە جوابیە و بۆی حەلە کرد بەڵێ بۆ کاتە مینە نەبوو مامۆسا بین مەسەرەن هەندێک لەو خەسڵەتانی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە خودی مامۆستا ڕەنجی دەداوە کە بوو بە مای ئەوەی کە مامۆستا خەڵکی دەوروبەر و ئاوای زۆر ڕێزی لێ بگرنیانی چ بن ئەو خاڵانە وڵای جا قەزای کۆمەڵایەتەکەی زۆر بوو یەکێ لەوانە لە بابی مەسەلەن پەروەردەی مناڵ یعنی مناڵە بێ ئاوا پەروەردە بکرێ بەو شێوازە بێ یعنی نەسیحەت و ئامۆژگاری زۆر باشێ بوو لەو بارانەوە ئەمجا مەسەلەن یەکێک کێشەی هەبووایە ئەچوە ناو کێشەکەیەوە کێشەکەی بۆ حەلەکردن ینی پیاوێکی عملی بوو لەگەڵ حەلەکردن ئینکار ناکرێت ماوەسەمە لافەتا پیاوێک بوو لە هەموو ڕیەکەوە معنای ئاکاری جوانی هەبوو وەکو ڕنگدانەوە ئەوەندە ساڵێکە لە خزمەتی بووی مامۆستا مەلا محەممەدی ئازادی چ خەسڵەتێک لە خۆی دەبینی کە پێی وایە لەو فێر بە لە ڕووی کردداری وڵاجا یەکێ لەوانە کە بە حەقەت من لە خزم ماوەسا وەرم گرتووە ئەوەیە کە هەڵوکەوت لەگەڵ خەڵقیە لەگەڵ خەڵقیا چۆن معاملەکەین چۆن کارکەین چۆن یشکەین خلاص بە کوردمان چۆن بێ لەگەڵ خەڵقیا گفتوگومان خەڵکی مەسەلەن بۆ نمونە حتمما نەرم بووە ڕێز و حرمەتی زۆری نواندووە بەڵام کاتێک باسی خواسێک کە بەهات با پێشێ بۆ منە پێچوانی شەرع بە یان کەسێک مخالفی دینی بکردبایە ئەو کاتە هەڵوێستی چۆن بوو نا مامۆسا یعنی لەو بارانەوە زۆر ئەلبەتە حلمێکی گەورەی هەبوو باەی کابرای بان کرد نەسحەت و ئامۆژگاری باشی کرد حکمەتی لەگەڵ بوو حکمەتی لەگەڵ بوو بایە کرد و نەک بڵێن بە تووڕێی یان بە شتێک بانیە کرد و کوڕم ئەمە ئاوایە ئەمەی تۆ مخالفی سنەتە مخالفی قورئانە مخالفی شریعەتی ئیسلامە یعنی ئەو بابەتانەی زۆر باش و مامۆستا جا ئێمە لەو ڕوانەوە زۆر ئیسفادەمان لە مامۆستا کرد کە لەگەڵ خەڵقیە بە میهرەبان بین بە سۆز بین و ینی سەرنجی خەڵک ڕاکێشین بۆ لای خۆمان بەڵێ مامۆستا هەر بە خلاصەی قسەکانی خۆت بۆن منە پێمان بڵێ وەکو پێناسەیەکی کۆتایی جەنای مامۆستا بە کوشتایی مامۆسای مەرحومە ئەوەی کە تو پێ ناسیوتە پێمان بڵێ ئەوە کۆتایی قسەکان جەنای مامۆستا ئەو مامۆستایە بووە کە شایانی ئەوەی ئێمەمان ئەوە بەرنامەی لەسەرکەین و گوێ لە ژیانی ڕابگرین تا بتوانین ئیسفادە لە خەسڵەت و باقی ژیانی جەنای مامۆستا بکەین وەڵەجا مامۆسا بەڕاستی تۆ لە هەر ڕوویەک بۆی بڕێ مامۆسا بەرەندە بوو زیاتر لەبوو بوو مامۆسا مەلافەتاح ینی لەگەڵ پیاوی گەنجە لەگەڵ پیاوی پیرە خلاصە لەگەڵ مەسەلە منداڵە لەگەڵ ئافرەتانە یعنی پیاوێکی زۆر بە حلم و بە حوسەڵە بوو پیاوێک بوو کە ینی بەڕاستی لە هەموو ڕیەکەوە مەسەل ئاکار شیرین بوو ئەمجا مەسەلەن ئەگەر یەکێک بێت و بەرامبەری قسەیەکی ناڕەوە ناچی بکتایە لە دواییە بانگیە کرد زۆر بە نەرمیانەی قسەی لەگەڵا کرد دوایی کابرا داوای لێبرنێک و پشیمانە بووە لەو مەسەلە ناڕەحەتێک کە بەرامبەر مامۆستا کرد بێتی یعنی مامۆستا لە هەر ڕوویەکەوە بۆی بڕۆی یعنی پایەکەی بەرزتر بوو لەم ئەو کات کە ئێوە لە خزمەتی بوون تەمەتان بەڵێن بچووک بوو پێیوە دیار بوو کە فەرقی تو لەگەڵ منداڵەکانی خۆی بکە حتمما قوتابیش وەکو کوڕ حیسابە فەرقی دەکرد یعنی مامۆستا بە حەقەت کە ئێمە لە خزمەتیا بووین من ئێوە وەکو کوڕەکانی خۆم سێرەکەم و هەندێک جای وی زیاترش سێرتانەکەم عملیش هەروە بوو عملیش هەروە بوو یعنی ئێمە کە لە خزمەت یافەقێ بووین بۆ کوڕەکانی خۆشی دەست پێوتن بەڵام ئەو یعنی ئەرکە زۆری کە لەگەڵ ئێمە کێشا لەگەڵ مناڵەکانیان نەبوو فەرقی پێ نەدەکردن ناوەڵڵا بەڵکو لەگەڵ یا زیاتر بوو حەریسی لەسەر دەرسوانەکانی کە ئەو کاتە چۆن دڵێ ساڵانش زۆر بەردەوام بوو بێتاقەت نەدەبوو لۆی کە بۆن منە بڵێ ئەو ڕۆ دەرس ناکەین یان بڕۆنەوە یان ئەوە تا
ینی بێتاقەتش پێ دیار بی لەسەر دەرز گوتنەوە نا ئەو شانین و ماسۆن لە فتاحیانی حتا وا بووە لە شوێنان داوت بووین مەسەلەن داوەتی مەولودی ئەمانە لە دەکانی ئەو دیوبەڕووی پێنجێنە ئەچوین لە ڕێ کتابمانە بن لە ڕێیا کتێب دەرسەکانمان نەخوێن. حەزم لێ تیشکە بخێ سەر خەسڵەت و سیفەت و کەسایەتی جەنابی مامۆستا بە کوشرایی بەس مامۆستا. مامۆستا پیاوێکی زۆر خاکی بوو، پیاوێکی زۆر متەواضع و خۆبەکەمزان بوو. مامۆستا شتێک کە لە ژیانیا گرنگی پێ نەئەدا دنیا و مەنسەب و پلەپایە بوو، وەکو ئەڵێ طەلەقەت دنیا ثەلاسەن. مامۆستا بە هیچ شێوەیەک هیچ گرنگێکی بە دنیا نەئەدا. مامۆستا پیاوێکی زۆر بەلوتف و بەسۆز بوو. من بەبیرم دێ لە ئاروزەر فەقێ بووم، نەخۆشیم گرت لە حوجرە کاتەکە زستان بوو، نەیهێژ لە حوجرە بکەوم. فەرمی چۆن نەبێت تۆ لە حوجرەکەی، چونکی ئێمە لەگەڵ جەنابی مامۆستا مەلا فەتاحا بێجگەلەوەی کە من شاگرد و فەقی مامۆستا بووم، خزمەتیشمان هەیە لە پشتەوە هەقچە خزمەتیەکە دوورە خزمەتیمان هەبوو. منی بردۆتەوە بۆ ماڵی خۆیان، لەوێ دای ناوم هەتاوەماڵی لە ئاروزەر بوو. دوور بوو؟ بەڵێ ماڵەکەیان ئەتوانی بڵێ کیلۆمەترێک لە مزگەوتەکەەوە دوور بوو. هەتاوەکو چاک بوومەتەوە لە ماڵی مامۆستا، من لەوێ کەوتوم و خزمەتیان کردوم. مامۆستاژن دایکی جەنابی دکتۆر ناسیح ئەو خواردنانەی کە لەو ڕۆژەدا بۆ کەسێک کە نەخۆش بێ چ خواردنێکی بۆ باشە، ئەو جۆرە خواردنانەی بۆ تەهیە کردوم تا حاڵم سروشتی بۆتەوە و گەڕامەتەوە بۆ حوجرە. بۆیە مامۆستا وەکو مامۆستا بوو، وەکو باوکی ژوا بوو. بۆیە مامۆستا هەمیشە کەسێکی ڕۆخۆش، کەسێکی متەواضع، کەسێکی قسە شیرین. مامۆستا یەکێک بوو لەو کەسانەی کە وەکو کردداری شیرین بوو، وتەیشی شیرین بوو. مامۆستا و هەروەها هەمیشە مامۆستایەکی حەقگۆ بوو. مامۆستا لەگەڵ ئەو هەموو خاکیە، لەگەڵ ئەم هەموو تەواضوعەیە، پێم وانییە لە هەموو ژیانە سەری بۆ هیچ بەرپرسێک دادابێ لە هەموو ژیانە. پیاوێکی حەقگۆ بوو، پیاوێکی حەقویست بوو و هەمیشە لەگەڵ ڕاستیا بوو. لە هەر شوێنێکە پێویست بە قسەی حەق بوایە، لەو شوێنەیە قسەیەکی حەق بووترایە، مامۆستا مەلا فەتاح ئەو حەقەی ئەگوت مەسلحەتی بوایە، زەرەری بوایە، قازانجی بوایە، بۆی باش بوایە، بۆی باش نەبوایە، مامۆستا قسەی حەق و ڕاستی خۆیە کرد. مامۆستا کەسێکی ئاوا حەقگۆ بوو لە ڕووی ئەو. بێجگە مامۆستا لە ڕووی کۆمەڵایەتیەوانەیە. مامۆستا لەگەڵ ئەوەیە ئەم ئەرکی مەلایەتی ئاخر ئاروزەر بە تایبەتی لە ئاروزەرە مامۆستا نزیکی 20 ساڵ لەوێ مەلا بوو، مدەڕیس بوو. مامۆستا بێجگە لەوەی کە ئەم دەیەکی گەورە بوو، ئەرکیکی گەورەی لەسەر بوو، زۆربەی ئەو دێهاتانش کە بە دەوری ئاروزەرا بوون بۆ کێشە شەرعیەکانیان ئەگەڕانەوە بۆ لای مامۆستا مەلا فەتاح. جاری وا هەیە کەسێک ئەمر مامۆستا مەلا فەتاح ئەچوو تەڵقینیە کرد. ژنێک مارە ئەگەر پێویستی بە مارە مامۆستا مەلا ئاهاتن بە شوێن مامۆستا مەلا فەتاح، مامۆستا مەلا فەتاح مارەی بۆی مارە ئەکردن. بۆیە ئەتوانم بڵێم لەو ناوچەیە تاقەزانایە کە جێگەی ئیعتیمادی هەموو خەڵکی ناوچەکە بوو، لەو زەمانەیە مامۆستا مەلا فەتاحی ئاروزەر بوو. بۆیە مامۆستا مەلا فەتاح هەر بە تەنها مەلای ئاروزەر نەبوو، مەلای هەموو ناوچەکە بوو. لەو مەنتیقەیە مامۆستا وەکو مەرجەعێک وا بوو بۆ هەموو پرسە شەرعیەکان، بۆ پرسە کۆمەڵەتیەکان، بۆ سولح و ئەوانە هەموو دەگەڕانەوە بۆ خزمەتی مامۆستا مەلا فەتاحی ئاروزەر. پێم خۆشە بە کورتی تیشکە بخێ سەر عیبادەت و وەڕع و خوداپەرستی جەنابی مامۆستا. مامۆستا عارفێکی زۆر خواناس بوو. مامۆستا بەردەوام وردێکی قورئانی هەبوو، کەم ڕۆژەیە مامۆستا لە جوزئێک کەمتر قورئانی خوێند بێت.
هیچ کەسمان نەدەگەیشتین بە مامۆستا مەلا فەتاح بە تایبەتی لە ڕەمەزانە هیچ ڕەمەزانێک نەبوو مامۆستا مەلا فەتاح لە 10 ختم کەمتری کرد بێ ختمی قورئان لە ڕەمەزانی وا هەیە دەرسی ڕادەگرت مامۆستا لە ڕەمەزان بەڵێ لە ڕەمەزان هەر بەعام لە کوردستانە فەقێ دەرسی نەئەخوێن بەس خەریکی قورئان دەبوو زیاتر مامۆستا مامۆستا دەوری قورئانیە کردەوە لە ڕەمەزانێکا فەرمی ئەم ڕەمەزانە 15 ختمی قورئانم کردووە ماشەڵڵا مامۆستا قورئانی بەدەستەوە ئەگر بەڵام بەشێکی زۆری قورئانی لەبەر بوو مامۆستا بەشێکی زۆری قورئانی مامۆستا لەبەر بوو لەبەرەوە مامۆستا پیاوێکی زۆر عاریف بوو پیاوێکی زۆر خواناز بوو پیاوێکی زۆر پڕ عیبادەت بوو پیاوێک بوو کە عەقیدەیەکی زۆر پوختی بوو مامۆستا عەقیدەی مامۆستا حج جۆرە ئیفرات و تەفریتێکی تیا نەبوو حج جۆرە شتێک کە پێی بووترێ خەرافی لە عەقیدەی مامۆستا و لە فکری مامۆستایە نەبوو مامۆستا کەسێکی زۆر زانا بوو بە واقعی ئەو زەمەنەی خۆی کە تایە ئەژیا بێجگە لەوانە مامۆستایەکی زۆر عاقڵ و دانیشمەند بوو مامۆستا کەسێکی زۆر هۆشیار بوو بەو زەمەنەی خۆی کە تایە بوو بەردەوام وەکو لە ڕووی زانستیەوانێ فەقێکانی فێری عیلم و زانست دەکرد لە ڕووی ئەدەب و ئەخلاقیش فێری زانستی ئەکردن هەمیشە ئامۆژگاری فەقێکانی ئەکردن بۆ ئەوەی شوێن شتی خراپ نەکەون تووشی هەڵە نەبن بزانن چۆن لەگەڵ واقعی ئەو زەمەنەی خۆیانە چۆن مامەڵە ئەکەن بۆیە مامۆستا کەسێکی ئاوا گەورە بوو لە هەر ڕوویەکەوە کە تماشا جەنابی مامۆستا بکەیت بێجگە لە هەموو ئەمانە حەزەکەم ئاماژە بەوە بکەم مامۆستا هەر لە زەمانی فەقێتیەوە مامۆستا تێکەڵی لەگەڵ سەحوەی ئیسلامی هەبووە چونکە یەکێک لە ڕفیقە چالاکەکانی مامۆستا مەلا فەتاحی ئاروزەر مامۆستا شێخ عەزیزی پاڕەزانی بووە مامۆستا شێخ عەزیز و مامۆستا مەلا فەتاح هاوڕێی یەکتر بوون لە نێوان مامۆستا مەلا فەتاح و مامۆستا مەلا عەزیزی پاڕەزانیە چەندان نامەی گۆڕینەوە هەبووە نامەکان لە زەمەنی خۆیان بوون نازانم لە زەمانی جەنابی دکتۆر ناسیحە ئایا نامەکانیان ماوەیان نا چەندین جار مامۆستا مەلا فەتاح نامەی بۆ مامۆستا شێخ عەزیز پاڕەزانی نووسیوە مامۆستا شێخ عەزیز پاڕەزانی نامەی بۆ مامۆستا مەلا فەتاح نووسیوە مەشوەرەتیان بە یەکتر کردووە و پرس و ڕایان بە یەکتر کردووە کاتێک کە مامۆستا مەلا شێخ عەزیز لە شارەزور لە تەپی سەفا بوو دوایی چۆتە هەڵبجە تێکەڵیان بووە و بێجگە لەمانەیش مامۆستا لەگەڵ بنەماڵی مامۆستا مەلا عوسمانی هەڵبجە کە خۆشی لە خزمەتیانە بووە لەگەڵ ئەوانیشا لەگەڵ مامۆستا مەلا عەلیشا زۆر تێکەڵ بوون و مامۆستا خۆی مجازی مامۆستا مەلا عەبدوڕەحیمی پەرخی بووە مامۆستا عەبدوڕەحیمی پەرخیش کە یەکێکە لە مەلا گەورە زاناکانی کوردستان کە مامۆستا مەلا عەبدوڕەحیمی پەرخیش تێکەڵێکی لەگەڵ سەحوەی ئیسلامی بووە بۆیە مامۆستا هەمیشە کەسێکی هوشیار کەسێکی تێگەیشت و کەسێک بووە کە زانا بووە بە واقعی ئەو ڕۆژگارەی خۆی بۆیە هیچ کەسێ نەیتوانیوە لە تەئسیری خراپی لەسەر مامۆستا مەلا فەتاح هەبێ مامۆستا مەلا فەتاح توانی بووی جوانترین ڕۆڵی هەبێ چ لە ڕووی تەدریسی فەقێکانەوە چ لە ڕووی کاری مەلایەتیەوە چ لە ڕووی ڕابوونی ئیسلامیەوە چ لە ڕووی کاری کۆمەڵایەتیەوە حەزەکەم لە ڕووی نەتەوایەتی شەوانێ مامۆستا مەلا فەتاح یەکێک بووە لەوانە کەسێکی هەمیشە نیشتمان پەروەر بووە کوردستانی زۆر خۆشویستووە حەزی هەمیشە لە سەرکەوتنی نەتەوەکەی خۆی کردووە فەقێکانی هانداوە لەسەر ئەوەی نیشتمانی خۆیان خۆش بوێ پارێزگاری لە نیشتمانی خۆیان بکەن بە دینداری بە تایبەتی حتا لە کاتی خۆیان مەسەلەن لەگەڵ شۆڕشی مەلا مستەفایە حتا لەو مەنتیقەیە لەگەڵ فەتح ئاغا و ئەوانە مامۆستا تێکەڵی لەگەڵ کاری نەتەوایەتیشا بووە بۆ خزمەتکردنی دین بۆیە مامۆستا وەکو هەم زانا بووە کەسێکی خاکی و کەسێکی نیشتمان پەروەر و کەسێکیش بووە کە هەمیشە حەزی بە سەرکەوتویی نەتەوەکەی و گەلەکەی و پارێزگاریکردن لە ماف و ئازادی گەلی کورد کردووە سەیری ڕوخساری بەڕێستانەکەین وێنەی جوانی ئەوان لە خەسڵەت و ڕووکاری بەڕێستان دەبینین خی گەورە پایدارتان کامە سوپاسی جەناب دەکەین ئەگەر شتێک لە کۆتایی ما بێ سوپاس دەکەین استەغفرڵڵا من مامۆستا مەلا فەتاح حەزەکەم ئەوە بڵێم یەکەم
هەروەکو مامۆستا تماشام نەکرد وەکو باوک تماشام کردووە چونکە ئەویش هەروەکو فەقەیەکی ڕوت تماشای منی نەکرد وەکو کوڕی تماشای منی کردووە مامۆستا مەلا فەتاح وەکو مەرجەعێکی ئەم کوردستانەوە بوو لەم سلەیمانیە پێم وایە مامۆستا مەلا فەتاح لە ساڵی 90ەکانە کە لیژنەی فتوا لە سلەیمانی دروست دەکرێت لە مزگەوتی مەلا ئەمین مام ڕۆستەم لە خوارەوە یەکەم کەس لەوانە مامۆستا مەلا فەتاح هەبێت بۆیە مامۆستا مەلا فەتاح سەدان ئەتوانم بڵێم سەدان فتوای نووسراوەی هەبوو زۆربەی ئەو نووسراوانەیشە مامۆستاکان قوتابیەکانی کە پرسیاریان لە مامۆستا کردووە مامۆستا بە جوانترین شێوە وەڵامی داونەتەوە و وەکو بڵێ بە نووسینش بۆی نووسی و نەتەوانێ بۆی لەبەردەستی ئەو مامۆستایە لەبەردەستی ئەو فەقەیە بەو شێوە بمێنێتەوانێ مامۆستا پیاوێکی ئەوەندە ڕۆحسوک بوو حەزەکەم ئەویشە بڵێم ئەگەر لە بەیانیا زوو لە دوی دوانیوە ڕۆیا بووایە ئەگەر لە سەعات 12 شەوا بووایە ئەچون بماوەکتەیە جەنابی مامۆستا مەلا فەتاح بچین بۆ فڵان شوێن ئیتر نەیە فەرموو بۆ کوێ ئەی فەرموو با بڕۆین پیاوێکی ئەوەندە ڕۆحسووە پیاوێکی ئەوەندە متەواضع پیاوێکی ئەوەندە لە خزمەتی دین و دەعوە و سەحوە و زانستە شەرعیەکان بوو من پێم وایە بەشێک لە بەرەکاتی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا فەتاحی ئاروزەر تا ئێستا بەسەر منەوە ماوە یعنی من ئەوانەوە یعنی هەمیشە وەکو مامۆستا تماشام نەکردون بە تەنها هەمیشە بۆ ئێمە وەکو باوک وابوون ئێمەیان پەروەردە کردووە بەڕاستی بە جوانترین شێوە بۆیە من حتا لە ژیان نابم خۆم بە قەرزاری ئەو پیاوە گەورانە و قەرزاری بنەماڵەکەیشان ئەزانم شەڕەفی ئەوەت بەرکەتۆکە لە خزمەتی جەنای مامۆستا بخوێنێ جگا لەو زانستانێکە وەکو زانستی شەرعی لێی فێربووی دەکرێت پێم بڵێ ئەو زانستە ئەخلاقیانەی کۆمەڵایەتیانەی نەریتیانەی کە لە عرضم کردی مامۆستا کە لەگەڵ یا ئەبووی هەم مامۆستا بوو هەم ڕەفیق بوو یعنی ئەمەنە متەواضع بوو ئەمەنە بێت تەکەبر بوو ئەمەنە بێت دەعیە بوو ئەمەنە سادە بوو مەسەلا سوعبەتی وای لەگەڵا کردی تەسەووری ناکرد ئەوەندە خۆش بووی مەسەلا لە هەمان کاتا ئێستا بە تەجربەی حیاتی خۆمان من زۆر لای مامۆستا خوێندومە جاری وا بووە لە سام و هەیبەتی مامۆستاکە باش لە دەرسەکە حاڵی نەبوو ئەوەندە مامۆستاکە سام و هەیبەتی بووە بەڵام بە ئەندازەیەک مەسەلا زۆر سوعبەتشی و کراوە ئەوە نەبووە بەڵام مامۆستا عەبدولفەتاح نا يعني هیچ حاجزێک ناما لە بینی تۆ مامۆستا عەبدولفەتاح کە لە دەرسەکە تێبگەی ئامانجی گیانی پەیامەکەی بوو دەشی زانی لەکوێ بۆ دێ ئەشی زانی ئەرێ وەڵا مەسەلا هەم هەستە کرد مامۆستایە هەم هەستە کرد ڕەفیقا هەم هەستە کرد مەسەلا کەسێکی مصلیح و قسە خۆش و مەشرب خۆش و خۆش مەشرب و سەخی تەبع و یعنی بەم ئەخیرانەش کە هەر لە ماڵەوە ئێمە جاری وا بڵێ مامۆستا مەلا مەحمووە هەفتەی جارێ دوو جار هەرە چووینە خزمەتی يعني هەمیشە حەزی کرد مامۆستا بە دەوری بێ هەمیشە حەزی کرد میوانی هەبێ هەمیشە حەزی کرد لە هەمووی جوانتر لە هەمووی ناوازەتر مامۆستا حتا فەوتی کرد لەسەر ئەو دین و عەقیدە و دڵسۆزیە بۆ ئەو سەحوەیەوە بۆ ئەو دینە هەر بەردەوام ئەتوانم بڵێم مامۆستا لە مزگەوتی خۆی ئەگەر کەسێکی دەرکرد بێ لەسەر ئەوە دەری کردووە لە گەنجێک تۆڕە بوو چکە هەموو جارایی فەرموو ئەوانە کاکە ئەمانە زەخیرەی مستەقبەلن تێگەی ئەمانە ئاماری دوا ڕۆژن ئێمە ئیتر وردە وردە ئەوە ئەڕۆین ئەمانە بێنە جێگەمان یعنی بەم ئیخلاسەوە مامۆستا زۆر ئیخلاسێکی زۆر عەجیبی هەبوو بۆ دین کە ئەتوانم بڵم گەنجەکانی لە مزگەوتا لە پیرەکان خۆشتر هەویست پیر چی لێ بکەمەوەتر سوعبەتوی ئەو پورە فاتم دەری کردووە لە ماڵەوە پورە مەنیش ئیزنیەوە هاتووە مەجبوری هاتووە بۆ مزگەوت بەڵام ئەم گەنجە جوانانە مامۆستا میشە تەسەووری با بوو کە ئەمانە زەخیرەی دوا ڕۆژن بۆ ئەم دینە زەخیرەی دوا ڕۆژن بۆ ئەم سەحوەیە زۆر لەگەڵیان حەریز بوو ئەتوانم بڵێم خەڵکی عاجز کرد بێ خەڵکی دەکرێت لە مزگەوتە لەسەر ئەو گەنجانە کە نەیەهێشت هیچ کەس تەدەخولی مزگەوت و مەسەلا گەنج و ئەوانە بکە و ئەوەی کە من لە مامۆستای گەورەم تێگەیشتم مامۆستا ڕەمزێک بوو لە هەموو بابەتێکەوە ڕەمز بوو یعنی کە سەیرە دەکرد لە عیلم لە ئەدەب لە ئەخلاق لە سەخاوەت لە غیرەت لە هەمووی جوانتر من عەرزم کردی غیرەتەکەی بۆ مامۆستا زۆر بە غیرەت زۆر کە دوای کەسێکەکە حەق بێژ بێ یان سەرڕاست بێ محبوب نابێت لای زۆر لە خەڵکەکان بەڵام لە هەمان کاتە دەبین مامۆستا ئەگەرچی ئاوا توند و حەق بۆ لەسەر حەقا لەسەر ئیسلامە لە هەمان کات هەر محبوب بوو خۆشەویست بەلای خەڵکیان سوای کرد ئەوا بێ من هەمیشە وتومە ئینسان ئەگەر ڕاست کا لەگەڵ خوای خۆی ئەگەر لەگەڵ
هەڵوێست و مووقیفەکانی خۆیان ڕاستکە دوژمنەکەشی احترامی لێگرێ مامۆستا مەلا فەتاح یەکی بوو لەوانە کە تەسلیمی کەس ناوە بەڵام احترامیشیان لێگرت چوە یان زانی معدەنەکەی چییە یان زانی جەوهەرەکەی چییە مامۆستای پابەرس لەبڕی ماوەکەمان ماشەڵڵا فرێ ئەوە ناکەوین ئەگەر لە کۆتای شتێک لات بێ لەسەر مامۆستای بەمانە لەسەر مامۆستا من لەسەر هەموو مامۆستاکان دەڵێم کە مامۆستایەک فەوتەکە ئەڕوا چرایەک ئەکوژێتەوە ئەوە مسلەمەوە سلمێنراوە کە سەیرەکەی مامۆستایەک 6 ساڵ 70 ساڵ لە تەمەنە 50 ساڵ تەدریسی کردووە 50 ساڵ فەقێی بەخێو کردووە 50 ساڵ هەم مادی هەم معنەوی زۆر لەو مامۆستانی ئێمە بە مادی و معنەویش ئێمەیان بەخێوە کرد گرانی بوو پارەیان بۆ پیاکردین بۆ حجرە بۆ نان بۆ نانی فەقێ هەم پارەشیان پیا کرد بۆ حجرە هەم دەرسیشیان دایە هەم ئەدەبیشیان دایە ئەم مامۆستایانە زۆر بەیان کە ئەڕۆن چراکە ئەکوژێتەوە بەداخەوە یعنی لە دوای خۆی کەسێکی وای نییە ئەمە خەفەتە گەورەکەی بەڵام مامۆستا مەلا فەتاح لەخوا بەزیابی الحەمدولillah ئێستا کە خۆی تەشریفی نەماوە لە دنیایە مامۆستا ناصح دکتۆر ناصح لە جێگەیەتی ئێمە من وەکو شخصی خۆم کە سەری دکتۆر ناصح حەکەم سەری مامۆستا عەبدولفەتاح حەکەم بە گەنجی ئەوەندە شەرەفدارم پێی ئەوەندە خۆشحاڵم پێی ئەو سەدەقە جاریە بەردەوام لەخوا بەزیاد هەر زۆر بەباشی هەمانە ئێستا مامۆستامان هەیە لە دوای خۆی ئەولادی بەجێهێشت و الحەمدولillah بە ئەندازەی دین و بە ئەندازەی علمی خۆی هەیە بەڵام نا مامۆستا ناصح الحەمدولillah نەیهێشت ئەو چرایە بکوژێتەوە و نەیهێشت لەو بنەماڵەیە و لەو منتیقەیەش کە تقریبا هەر منتیقەی ئێمە شەشارباژی ڕوو ئەوەیە کە لەخوا بەزیابی ئەو چرایە هەر بەردەوامە هەر دایسێ بە ئیسلاحی ئێرانی هەر ڕۆشنە ئەمە جێگەی دڵخۆشیە بەڵام بەداخەوە مامۆستانی کە ئەڕۆن لە دوای خۆیان ئیتر چراکە ئەکوژێتەوە ئەمە خەفەتە چونکە ناوەکەی خۆشیان وردە کاڵە بێتەوە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست لە ماوەی ڕابردوو هەردوو بەشی بەرنامە لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا مەلا فەتاحی ئار و زەری پێشکەشمان کردن ئەگەر بێت و تیشکێکی خراپ بخێنەوە سەر وتەی ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە خزمەتی جەنابی مامۆستا باسییان کرد مامۆستا سەرەتا لە پێی زانستی لە ئاستێکی زۆر بەرزا بوو بۆی کە شارەزای هەموو علومە شەرعیەکان بوو زیاتر لە 50 مامۆستا لە سەردەستی جەنابی مامۆستای مەرحومە بڕوانامەی زانستیان وەرگرت لەگەڵەوەی چەندین مامۆستای تر کە لابەلا لە خزمەتیان خوێن مامۆستا عمودی فەقەرەی لیژنەی فتوای ئەو کسا بوو مامۆستا لە ڕابوونی ئیسلامی دەور و ڕۆڵ و کاریگەریی یەکجار زۆری هەبوو مامۆستا قودوە و چاوساغ و پێشەنگ و پێشەوا بوو لەو سەردەمە لە ڕووی کێشە کۆمەڵایەتیەکان کە چارەسەری بنەڕەتی بۆ هەموو گرفتەکان دادەن ئەوەی کە دایانهێنا خزمەتی جەنابی مامۆستا مامۆستای پایبەرزمان لە ساڵی 1926 لە بناویان لەدایک دەبێت و لە 2013 لە تەمەنی 87 ساڵیە وەفات دەکات و تەرمەکەی دەبنەوە گۆڕستانی قڕگە لە سلەیمانی تەمەنی مامۆستا بە سەربەرزی کۆتایی هات بەوەی کە خزمەت گەلێکی یەکجار زۆری بەو ئاینە کرد و هەروەها مامۆستایەکی زۆری پێگەیان وەکو سەدەقەی جارەیە لە دوای خۆی جێی هێشت دەخوازین کە خوای گەورە گۆڕی مامۆستا پڕکە لە نور و دەرەجەی عالی کات سپاسی ستاف ئازیزەکان دەکەم کە لەگەڵمانە ماندوو بوون سپاس بۆ بینەری ئێوەی ئەزیز و خۆشەویستیش کە تا ئێستا بە دیار بەردامەکەمان دانیشتون تا بێگەشتنەوە بەخوای گەورەتانە سپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خوداتان لەگەڵ